کاک شاسوار سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. حەز دەکەم سەرەتا بەو فشارانە دەست پێ بکەم کە لەسەر کەناڵی NRT هەن. ئێستا یەکێ لە ڕۆژنامەوانەکانتان گیراوە فەرمانی دەستگیرکردن بۆ بەڕێوەبەری NRTش دەرکراوە. ئەم فشارانە بۆ لە پای چی؟ بەڕای من دوو هۆکاری هەیە. یەکەمیانوێ NRT لە ڕووی سیاسیەوە بێساحیبە، ئەمانش ئەگەر دیقەتی بێت بەداخەوە هەندێک کەسایەتی حتاوە تا دیقەتمان ناوە دادوەر خەڵکی تر لایەنی سیاسی حیزب هەمووی بە NRT وێرن بۆ ئەزان NRT حیزبێکی لە پشتۆنیە سبەینێ محاسبەیان بکات و لە پۆستەکەی دووریان بخاتەوە. ئەگینا لەگەڵ ئەوەی کە NRT ئەو تەقریر بڵاو کردەوە بەدیان کەناڵی ڕاگەاندن لە هەمان کاتا لەگەڵ NRT بڵاویان کردەوە بۆ بە تەنها داوا لەسەر NRT قەی دەکەن. ئەمە پرسیارێکم. مۆزوعی دووهەمیش ئەوەیە کە بەڕاستی NRT لەبەروی کاریگەری هەیە، لەبەروی تاکە کەناڵی ئەهلی بێلایەنە کە لایەن کەتی تایبەتەوە فەند دەکرێت و پشتیوانی دارایی ئەکرێت، کاریگەریکی زۆرە لەسەر خەڵک بەردەوام چ لایەنە سیاسەکان چ لایەنی تر حەزەکەن کوێستچن مارک علامەتی ئیستیفهام نیشانەی پرسیار بخەنە سەر NRT بە هیوای ئەوەی کە خەڵک باوەڕیان پێنەکە کە من پێم وایە تا ئیستا فەشەلیانێنە چوەگە دیقەتی ئیستی NRT بێ لەگەڵ 2011 کە دروست بووە ساڵ بە ساڵ بەقوتر بێ، ساڵ بە ساڵ فراوانتر بێ، ساڵ بە ساڵ ئەوانی کە بە حساب خۆشیان بە نێاری NRT زان و کەیفیان پێینایە زیاتر باوەڕ بە NRTەکەن و سەری NRTەکەن. ئەم دۆسەیی کە ئەم ڕۆژنامەوانەی لەسەر دەستگیر کراوە دۆسەیەکی کۆمەڵایەتیە، بەڵام ئێستا پێدەچێت بەرەو ئەو بڕواکە بیکەنە دۆسەیەکی سیاسی. ئێوە چی دەڵێن؟ بەڕای من ئەتوان هەموو شتێ بکەن لە هەرێمی کوردستان، وەکو من پێشتر لە هەرێمی کوردستان باسم کردو، لە هەرێمی کوردستان ئەتوان مرۆڤ بکوژن، ئەتوان مرۆڤ بگرن بیخەنە سزنەوە، کەناڵ دابخەن، بیسووتێنن، تەقە لە من بکەن، تەقە لە خەڵک بکەن، سەحەفی بکوژن، حەچیش تەڕەبتی بە قووەت و هێز بەکارهێنان و ئەوانەوەی هەیە توان بیکەن بۆ لەبەروی عەقڵی ناوێت. پێویست ناکات زەلامێکی عاقڵ بیت و بیرکەیتەوە، بەس هەرچی ئەوانەی کە پێویستی بە عەقڵە، پێویستی بە وریاییە، پێویستی بە زیرەکی ئەوانە ناتوانن بیکەن. لەبەرەوە هەر شتێ بکەن مهم نییە بەلای منەوە، بەڕای من بۆ خۆشیان سوودی لێ نابینن. لەبەرەوە وەکو چەند جاری تریش باسم کردەوە ڕژێمی زۆر لەمانە خەتەرتر و ترسناکتر و بەزەتر و بەهێزتر و بە سوپای زیاتری هەبووە نەیتوانێت بۆ شێوازانە خەڵک کۆنتترۆلکە. ئەمانە هیچ لە مۆزوع ناگۆڕێ، هەر شتێک بکەن کە بێتە مایی بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربرنی، بێتە سەر ئەوەی کە خەڵک نتوان بەدڵی خۆی قسە بکە، بێتە سەر ئەوەی کە بە حسابی خۆیان خەڵک بێدەن بکەن وا بکەن ناڕزایەتی خەڵک نەگاتە دنیا و نەگاتە ڕایگەشتی، پێم وایە سوودی نییە ڕۆژ بە ڕۆژ ژیانی خۆیان لە مەرگزینەوەکەنەوە نەک ژیانی ئێمەمانانەوەی عەلام. ئەم جۆرە هەنگاوانە بۆ بەرتەسەکردنەوەی ئازادیەکان لە میدیادا بە تایبەتی چەندێک کاریگەری هەیە بۆ چەندێک پەیوەندی هەیە بۆ قەیرانە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەن. بێگومان هەتا قەیرانی سیاسی زۆر بە فشار لەسەر میدیا زۆرە بێ بۆ لەبەروی ئەیانەیە میدیا قەیرانە سیاسیەکان ڕووماڵ نەکە، ئەیانەیە سەرنجی خەڵکیش بەلای لایەکی ترا برن. ئەمانە ئیسە لە دۆخێکی سیاسی زۆ خراپان، ئەمانە فەشەلیان هێناوە لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی بەرەوبردننی ئەم وڵاتەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە هەموو ڕۆکانەوە ئەمانە فەشەلیان هێناوە لە ئیدارەدانی وڵاتە. بۆیە ئەو پەریتوانەی خۆیان ئەو پەری هەڵوی خۆیان ئەخەنە کار بۆ ئەوەی کە لایەنی کەم خەڵک بێدەنکەن، لایەنی کەم میدیا نەتوانێت وەکو پێویست دەنگی خەڵک بگوازێتەوە وەکو پێویست ڕووماڵی ڕووداوەکان بکە. بێگومان ینی ئەم دۆخە سیاسی خراپی ئیستا پەیوەندی هەیە بۆ ینی بەمانایش کە تۆ پێم دەڵێ بە دروستکردنی کێشەیەک دەخوازرێ سەرنج لەسەر کێشە ڕاستەقینەکان نابدرێ. بەڵێ ئەوتان لە هەرێمی کوردستان زۆرە دڵنیام جەنابشتان وەکو چاودێریا وەکو ڕۆژنامە نووسێ ڕەنە بەری بکۆنیە دیقەتی بن بەردەوام لە هەرێمی کوردستان بۆی کە مەشاکری خەڵک لە بیر خەڵک بەرنەوە مەشاکری تر دروستەکەن بەس من پێیان دوو سەبەیەکیان ئەمەیە یەکێکتریشانوێ بۆ زەختکردنە سەر میدیا بۆی بە حسابی خۆیان بەڵکو میدیا ئەو شتانە نەگوازێتەوە و تەرکیز نەکاتە سەر و قەزیانی هەیە. ئیستا من خۆم وەکو مرۆڤێک جاریوا لە ماڵۆ دانیشم سەیری تەلەڤیزیۆنەکانەکەم ئەبینم حیزبە سیاسەکان یەکێ باسی سەرۆکی هەرێمەکە، یەکێ باسی سەرۆکاتی پەرلەمانەکە، یەکێڵە پەرلەمان کارابێتەوە نەبێتەوە، یەکێڵە ڕیفراندۆم، یەکێڵە ڕیفراندۆم نەکرێ، یەکێڵە گرتوویەکێتی کۆبووە، یەکێڵە یەکێتی و پارتی کۆبووە، یەکێڵە پارتی و نازانم. یعنی کە دیقەتی میدیا ئەیەی باسی چیەکەن
کە لە ناو بازاریشم یا لە ناو خەڵکیشا برادرم هەیە دۆستم هەیە یان چی لە ناو بازار سەرێکی مەشاکری خەڵک چییە بازاری نییە زەلام هەیە مانێک کە دینارێکی نەفرۆشتووە خەڵگەیە ئاوی نییە کارەبای نییە خەڵگەی پاری نەوتیان 6 مان حەوان لە سندەوە گەرما هەونەوتەکە تەوزیع نەکراوە مەکتەبەکانمان وەکو پێویست نین خوێندنمان وەکو پێویست نییە فەرمانگەکانمان وەکو پێویست نییە کە سەیری کێشەی خەڵگەکەی تو سەیری سیاسەکانی ژەکەی بۆ دەرەکەوێت ئەمانە لە دوو دنیای زۆر جیاوازە ئاژین لە وەزعی تراژین و خەڵک لە وەزعی تراژی بەشێکی زۆری هەموو ئەمانە بیربردنەوەی کێشێ لە خەڵک کە کێشەڕاستەکان لە خەڵک دوورەخەنەوە کاک سوار خۆت وەکو کەسێکی میدیایی وەکو کەسێکی سەرمایەدار چارەسەر چییە؟ ئەم لایەنە سیاسیانەی ناو هەرێمی کوردستان چارەسەریان پێ بۆ ئەم ڕۆژە؟ بەڕای من ئەم لایەنە سیاسیانە چەند جای تریژ وتومەتەوە ئەوەی ڕووناکی بێت تروسکایی بێت تیانە نەماوە ئەم لایەنە سیاسیانە وەکو حیزب چۆکو کاراکتەر ماوەی 56 ساڵە حیاتی سیاسی کوردستانیان داگیر کردووە ماوەی 56 ساڵە محاولی خۆیانیان کردووە ماوەی 26 ساڵە بە فعلی ئیداری حکوومەتی هەرێمەکەن ئەمانە یەک دەنگ تروسکاییان تیاماوە تاکە چارەسەر ئەوەیە کە خەڵک پشت بەمانە نەبەستێ بیر لەمانە بکاتەوە بیر لە بژاردی تر بکاتەوە بیر لە چارەسەری تر بکاتەوە لە دەروی ئەم حیزبە من جارێک تریژ ئاخرجا لە بەرنامەیەکی NRTL باسم کرد کە ئەگەر خەڵک ئیستا هیوا بەم حیزبە کوردیانە هەڵبواسێ و بە تایبەتتر بە یەکێتی و پارتی پێم وایە شەڕیان پێفرۆشن یەکێتی و پارتی و بەرپرسە کوردیەکان و هەموو ئەو کارکتەرە سیاسیانی کە ئیستا لە ناو ساحەی سیاسی کوردستانە هەن وەکوت ماوەی 56 ساڵە 40 ساڵە ئەمە ئیشیانە لەمە زیاتریان پێ ناکرێت ماوەی 26 ساڵ وڵات بڕێوەبن بەم شوەی کە بڕێوەبرێ ینی داوای هەشتێکی لێ بکەیت ئەوە تۆ شەڕی پێفرۆشی کابرا لەمە زیاتری پێ ناکرێت تاوە جاری تریش ئەم نمونەیەم هێنا تۆچی وەلایەکی شتێکی ئەڵی بۆم دروستکە ناشرین دروستەکە جای دۆم پیاڵی تۆ هەر ناشرین دروستەکە جای سێم پیاڵی تۆ هەر ناشرین دروستەکە ئێتر خەتای خۆتە بچتەوە لای هەمان کابرا ئەمانەش 26 ساڵە پیانەڵی وەزەمان بۆ چاکە بۆمان چاناکەن 26 ساڵای هیوامانەوەیە کە کوردستان لە دۆخێکەوە بڕۆن بۆ دۆخێکی باشتر ڕۆژ بە ڕۆژی گێرنەوە دواتر ئیستا ئەو مەشاکلانی کە ئیستا هەیە لە نەوەیەکە هەمان مەشاکلمان هەبووە لەبەرەوە پێم وابێ خەڵک شەڕیان پێفرۆشێ ئەگەر هیوا بەم حیزبان و بەم کارکتەرە سیاسیانە هەڵبواسێ پێویستە بیر لە بژاردەی تر بکەنەوە بژاردەی تر دەبێت چی بێ ینی پێ دوایە ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دووزل هێز لە هەرێمەکەدا ڕێگە بدەن کە مۆدێلێکی نوێی سیاسی لەو هەرێمەدا بێتە ئارەوە ئێمە ئەزمموی بزوتنەوەی گۆڕانمان بینی ینی وەکو مۆدلێک بوو جیاواز لە حزبەکانی تر بەرە ئۆپۆزیسیۆن بوون و بەرزکردنەوەی دەنگی ناو ئەمانە بەڵامەوە تا ئێستش دەبینین ینی ڕەوشە سیاسیەکە چی لێ هات بەڵێ ڕاستەکەی نەخێڕوان ڕێنان پرسیارەکەەوە نیە بەڕای من پرسیارەکەی خەڵک چیەکە تۆگەر چاڕێەوەی بکەیت تامان هیچ نیزامێکی سیاسی کاکە بەڵێن هیچ نیزامێکی سیاسی لە عالەمە بە ئەمریکایشەوە دیموکراتی بێت یان دیکتاتۆری بێت ڕێنە خەڵک بێتە شوێنەکەی لە دیموکراتیا ئەو پەڕی هەوڵی خۆیان کە ئینتخابات نەدۆڕێت و تا زۆرتری ماوە ئەو تێرنانی کە بۆی هەیە ینی ئەو ماوەی کە بۆی هەیە حکم بکە لە دیکتاتۆریشە ئەو پەرهێزی بەکارێنێ بۆ حکم بکە لەبەرەوە پرسیارەکەەوەنی ئایەکێتی پارتی ڕێیان پرسیارەکەوەیە خەڵک چیەکە لایانی تر چیەکە خەڵک ینی زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن لە هەڵبژاردننی داهاتووداکە ئەگەر کرا پێم وایە مانگی دێ یازدێ پێویست هەڵبژاردن بکرێ لە هەرێمەکەدا زۆرێک لە شیکەرەوە چاوەڕوانی ئەوەن کە هەمان دەنگ بدرێتەوە بە هەمان ئەو لایەنە سیاسیانە من پێم وانە من پێم وایە ڕۆژ بە ڕۆژم لایەنە سیاسیانە وەزعیان خراپتر بێ مەساگە تۆ سەری پارتی دیموکراتی کوردستان بکەی ساڵانێ بۆ لە ساسەی کوردی لەگەڵا بووە دوای تۆزە حزبی شوعی کوردستان تۆزە بە خۆ شەدانی لەکەم کردو دوایی یەکێتی دروستبووە بۆ 50 دوایی یەگرتو کۆمەڵ دروست بووە بوون تقریبا بە 43 دوایی گۆڕان دروست بووە پارتیات و سەسی حەو بۆ نمونە لە هەموو عملیەکی دیموکراتیا لە هەموو دروستبوونێکی هێزێکی تازە ئەمانە توانیان کەمە بێتەوە و هەندێک جار کاک بەڵێن هێزێک دروستەوە کە تەسەوری کەسانیە خۆ کەس نازانێت چێ بێ کەس نازانستە شکلی ئەو هێزە تازەی کە دروستە بێ لە داهاتووە چییە چێن چۆنە بێ ڕەنگە هەر دروستیش نەبێ ڕەنگە ئێستا من تۆ باسێکن من وەکو احتیمالی پێ دەڵم ڕەنگە مانێک تر بێ ڕەنگە ساڵی تر بێ ڕەنگە 10 ساڵی ترش بێ هەر دروست نەبێ بەڵام من پێم وایە ئەمە قاعیدەیەکی زۆر بەسیتە ئەم وەزع خراپی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەم زەختەی کە لەسەر خەڵک دروست بۆ ئەم گوزران خراپی کە بۆ خەڵکیان دروست کردووە ئەم بێهیوایی بەرامبەر هێزە سیاسی کوردەکان فاشلی هێزە سیاسی کوردەکان لەوەی کە نەیانتوانیوە ئەبسەط شت سادەترین خزمەتگوزاری بۆ خەڵک دابین بکەن بەردەوام نابێ ئەم وەزعە دڵنیا بە بەردەوام نابێ بە خۆشی من بێ بە ناخۆشی من بێ بە خۆشی ئەوان بێ بە ناخۆشیان بێ هەموو هێزی دنیا بێنن بەردەوام نابێ ناتوانێت بەردەوام بێت جارجار ئەتوانی تۆزە درێژی بکەیتەوە ئەتوانی
ئەوە نییە 6 مانگی ڕایکێشی ساڵی ڕایکێش بەڵام هەندێک جار شتێ ڕوایە لە تەسەوری کەسانیە هیچ کەسێ نازانێت شۆڕشکەی ڕۆیە هیچ کەسێ نازانێت نەتیجەی هەڵبژاردن کێ چۆنە ئەگەر بیانزانێت کەس هەڵبژاردننی ناکرد کەس نێزانانی لە تونس ڕۆژە ڕۆژان بەهۆی عەربانەیەکەوە شۆڕشی ڕۆیە میسرەکان هەمیشە گاڵتەیان بە خۆیانە کرد کۆرە نوکتەی دنیا لەسەر خۆیانە کریان میسری قەت ملیۆنە ساڵی تریش مزاهرە ناکات خۆپشاندان ناکات کەچی نظامەکەیان گۆڕی هەندێک شت هەیە ڕۆیە خۆ کەس نایزانێت بەڵام لە هەرێمی کوردستاندا خۆپشاندان کرا هەفتەی شوبات بنمونە چی لێ هات بەڕای من لە کوردستان ئەو شتە نەکراوە کە پێویستە بکرێت جارێ ئەوەی کە ڕووی یاوە شتی بچووک بووە شتی بەسیط بووە بزوتنەوەی گۆڕانش کە هاتۆ بزوتنەوەیکی مهم بۆ لە کاتی خۆیان هەندێک هەنگایی زۆر مهمی ناوە بەڵام ڕەنگە وەکو پێویست نەیتوانی بێ هەموو کێشەکانی کوردستان حل بکات پێم وایە ئەوەی کە ئێمە باسیەکەن یاوی کە من تەسەوریەکەم یاوی کە من باسیەکەم نایزانین ئێمە نایزانین چیە ناو خۆپشاندانانی ڕەنە 2007 بێ ڕەنە نە ڕاپەڕینەوە یەک بێ نە دروستبوونی بستنەوەی گۆڕان بێ لە 2009 شتی تازە ئەبێ کاک بەڵێ مێژوو مەرجنی هەموو شتە کۆنەکان دووبارە بێتەوە هەندێک جار شتی تر ڕوویا کە ئێمە نایزانین چێ من یەک شتە زانم ئەزان ئەم وەزعی خەڵک وایی بەردەوام نابێ بەس لەوە ئەزانم بێگومان تو ئاگاداری ئەوەشی کە تەنانەت شەقامی کوردی ڕایگەشتی کوردیش دابش بوو بەسەر ئەم لایەنە سیاسیانەدا چۆن دەتوانی ئەو هاوڕاییە دروستکەی لە ناو ڕایگەشتی ستیڤ جۆبس قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ lot of people don't know what they want until you show them واتە ئەڵێ زۆربەی خەڵکی نازانێ حەزیان لە چیە تا تۆ نیشانیان ندەی هەتا تۆ شتێکی جوانتریان نیشانەی خەڵکی فەقیری ئێمە ئیستا هەرم حیزبانی بینیەوە خۆ نازان لەمە باشتر کێ نازان لەمە جوانتر کێ حیاتی لەمە خۆشتری نەبینیەوە کاتێک کە تۆ پیشانی ئەوە بێگومان خەڵک شتە باشەکە هەڵە بژێرێ ئێستا خەڵکی کوردی لە نێوان کۆمەڵێک حیزبە کە تیانە باشترە هیانە تۆزە خراپترە هیانە زۆر خراپترە هیانە مەسەن گەندەڵی زیاتر کردو هەیە گەندەڵی نەکردووە هەیە بەڵام بەعام وەکو عەقڵێتە سیاسەکە هەمووی لێگەچێت تقریبەن هەمویان هەمان لە هەمان مەدرسەن لە هەمان مەکتەبەوە دەرچوون بۆیە خەڵک لە نێوان ئەمانەیە دابەش بووە ڕەنە ڕۆژە لە ڕۆژان نازانم ڕەنگە شتێکی جوان دروست بێ شتێکی جیاواز دروست بێ کە شتێکی جوانتر پیشانی خەڵک بێ وەکو نمونونەکەی قسەکەی ستیڤ جۆبس ئەو کاتە خەڵک ڕائێکتری هەبێ ئێمە قەت نابێ بێ هیوابین بەرامبەر بە خەڵک کاتێک کە شتەکانمان نیشانی خەڵک نایابێ ئێمە سەرکردەیەکمانی ڕۆژە لە ڕۆژان پێشی خەڵک کەوتبێ و سەرکردایەتی خەڵکی کردوێ بۆ خۆپشاندانێ تا بڵین خەڵک خۆپشاندان ناکە شتێکی زۆر مهمان نەکردووە لە دنیا تا پیشانی خەڵکی مرۆڵا خەڵگەم شتە مهمی قوبڵ نەکردووە ئەبێ هەمیشە مرۆڤ لە هەوڵدانا بێ و ناژوێ بەڕای من ئێمە فاڵ بگرینەوە ئەبێ لە واقعیا شتەکان بینێ بێ خەڵک هەبێ لە واقعیا شتێ بکە کە بۆی نەکرا ئەو کاتە بڵێەوە بۆم نەکراوە اینجا هەوڵی شتێکی تر بات ئینسان نابێ بێ هیواوێ هەموو ئەم وڵاتانی ئێستا کاکە بەڵێن کە من تۆیسە من لە واشنگتۆنم قسە لەگەڵ جەنابتە ئەەکەم کە سەیری ئەم وڵاتە ئەەکەی ئەم وڵاتە جوانیان بۆ خۆیان دروست کردووە کۆمەڵێک لە خەڵکی خۆی وڵاتی دروست کردووە نابێ خەڵک لە کاتی خۆی کە ئەمریکا ژێردەستەی بەریتانیا بۆ یا دواتر لە سەردەمەکانە شەڕی ناوخۆیان بووە دابنیشتان بیان تا بەخوا خەڵکی ئەمریکی بیا کەڵکە و قەت نابین بە میلەت نابێ خەڵک وا بڵێ هەوڵیان ناوەزئی خۆیان چا کردووە ئێمەش لە کوردستان نابێ بڵین وەڵام وەزئی ئێمە هەروایە هەروە نەکبەتە بین هەروە وەزعمان خراپە بێ هەروە بێ پارە بین هەروە ژیانمان لە ناخۆشێ بێ ئەبێ خەڵکانە هەبێ لە کوردستانە باوەڕی بۆ هەبێ وڵاتەکەی خۆی چاکە باوەڕی هەبێ وڵاتەکەی خۆی لەو دۆخە خراپەوە بگوازێتەوە بۆ دۆخێکی تر بەڵام کاک شاسوارێکی لە کێشە گەورەکان ئەوەیە ئەمڕۆ دۆسەی وابەستەیی بە نیشتیمانەوەی کە پێی دەگوترێ ئینتیما ئەو ئینتیمایە بەرەو کاڵبوونەوە ڕۆیشتووە ئەوش هەردیسان و لەبەرەوەی ئەو هێزانەی کە ئیدعای نیشتیمان بوونەکەن خۆیان نانیشتیمانین بۆیە خەڵک سەریوانەکە ئەینا دڵنیا بە کاکە بڵێن مەزاجی خەڵگە گۆڕێ حەزی خەڵگە گۆڕێ ویستی خەڵگە گۆڕێ کە تۆ شتێکی جوانتری پیشانە دڵنیا بە ئەوەژە گۆڕێ دڵنیا بە ئیسەش لە کوردستانە کۆمەڵا خەڵکێکی زۆرمان هەیە وڵاتەکەی خۆشێ بۆ ئەو پێشمەرگە ئازایانەی کە شەڕەکەن حیاتی خۆیان ئەبەخشن تۆ تەسەوڕێکی قابل لەبەر خاتی کێتی پارتی بیکە یا لەبەر خاتی 400,000 دیناری کات ئەگە لەبەر خاتی پاری بیکدا چوو بۆ لای داعش ئەچوو بۆ لای حەشدی شعبی پاریشان زیاترە لەبەر خاتی خۆشەویستی بۆ وڵاتەکەی کە لەبەرەوە ماوە ئینتیمامان ماوە بەڵام ئێمە ناتوانین توانە باشەکانی وڵاتەکەمان بەکاربێنین یەک دنیا گەنجی مهمان هەیە لە وڵاتیان ناتوانین توانەکانیان بەکاربێنین یەک دنیا پێشمەرگەی ئازامان هەیە ناتوانین بۆ هەدەفێکی باش بەکاریانیان بێنین و دڵسۆزانە خزمەتیان کەین وەکو چۆنەوە خزمەتی وڵاتەکەی خۆیان نەکەین یەک دنیا مامۆستا و خەڵکی باشمان هەیە یەک دنیا دکتۆری باشمان هەیە یەک دنیا لە هەموو شەریحەکانە خەڵکی باشمان هەیە هەمویان ئەکوژن کاکە بەڵێن هەج زەلامە لە وڵاتی ئێمە یەک تۆ زوریا بێ یەک تۆ زیرەک بێ یەک تۆ شتێکی لە توانایە بێ ئەچن پراوێزیەخن دانەیەکتری بۆ قودەکەنەوە کە هیچ نییە کە پاشلە ئەو وڵاتە بۆ وێران بووە پێم وایە خەڵکی باشمانتیا خەڵکشمانتیا ئینتیمای هەیە بۆ وڵاتەکە کاتی ئەوە بۆی دەریخیر ئەمە لە پڕ ڕۆژە لە ڕۆژان ئینشەڵا ئەگەر بمین لە ژیانە ئەیبینین ڕۆژە لە ڕۆژان ئەمانای بینین چۆن دەرەکەونە وڵاتی ئێمە چەند خەڵکی باشی تایە
کاک شاسوار زۆر سپاس دەست دەکەم جەناب خۆش زۆر ساڵ سپاس بە جەنابیش دەکەم. هەر سپاس بژی. سپاس